وەڵاهی کێشەکە زۆری خایاند ینی پێشببینی نەدەکرا هێندە بخایێنێ کێشەکە کێشێکی سیاسیە لە بینی لایەنەکانی دەسەڵاتی ناوحکوومەتی یاریمی کوردستان بزات پارتی دیموکراتی کوردستان و تەڕەفەکەی دیش پارتی کرێکارانی کوردستان دیارە دەمێکە ئەمڕۆ نیە سەردەمی پێش ڕاپەڕینەوە هەندێک لە بارەگاکانی پارتی کرێکارانی کوردستان لە سنووری سەر سنووری باشوور ڕۆژهەڵات هەن بەڕاستیش ئەو هێزەکە چۆتە ئەوێ بەتەکیید چالاکی و جوولەی ئەوان سنووردار دەکات ئەوانیش نایەنێ بەڕاستی دەست و پێیان ببەسترێت تایبەتی ئێستا لە ژێر فشارێکی زۆری بردومان و تەکنەلۆزیای پێشکەوتووی دەوڵەتی تورکیادان یعنی ئەوان پێویستیان ئەگەر بەوە بێ هاوکاری بکرێن ئەگەر هاوکاریش نەکرێن ڕێگریکردن بۆیان بەڕاستی زۆر سەختە ئەم کێشەی سیاسیە بەڵام ڕەهندێکی سەربازیشی هەیە ئەو ڕەهندە سەربازیە دەبێت چارەسەر بکرێت چکە سێ هێز لەوێ هەرسێکی چەچی بەدەستە ئەگەر ینی لە هەر غەڵەتێکی بسووکی لایەنێک لەوە هێزە چەکدارانە بەڕاستی کارەساتی گەورەی لێ دروست دەبێت کوردیش ئەزمموی وای زۆری هەیە لە دروستبوونی پرۆشتێکی ئاگر بۆ شەڕێکی گەورەی ناوخۆی بۆی دەبێت ئەمە بە ڕێککەوتنێکی سیاسی لە نێوان لایەنەکان پارتی و یەکێتی زایدن پارتی کرێکارانی کوردستان چارەسەر دیارە ئەوەکە بەڕاستی بۆعدایی دوورایی زیاتری هەیە یعنی هەم ئەو دەنگە پەرۆشانەی هەم گروپی ئاشتی کە سەردانی ناوچەکەیان کرد هەم پێشتریش خەڵکی ناوچەکە دۆڵی شاور و دۆڵی وەرتێ و دۆڵی خانەقاکەیە داشتیان دایتە هەر سێلایەن کە بەوەی هێزەکان لەوێ بکشێنەوە خۆ شوێنێکی هەندێک گرنگیش نییە لە ساڵانی ڕابردوو بە پێچەوانەوە وەرتێ و زینی وەرتێ و مەچێ بەڕاستی شوێنی گەشتیاری بووە هیچ مەترسیەک لەسەر ئەو ناوچەیە نەبووە بۆیە دەکرێت ئەم دۆخە بگەڕێنرێتەوە پێش ئەو قەیران و گرژەی کە دروست بووە بەوەدا ئیستیزابە بکرێت بۆ ئەو داخوازەی کە خەڵک دەیکات بە تایبەتیش گروپی ئاشتی و خەڵکی ناوچەکە بۆی کە ئەو دۆخە چارەسەر بکرێت من پێم وایە بەبێ ڕێککەوتنێکی سیاسی ئەو سێلایەنە ئاسانی ئەم دۆخە چارەسەر بکرێت وەڵاهی احتیمالە پرسیارە پێویست بکە ئەوان وەڵامی دەنەوە بەڵام ئەوەی خوێندنەوەی مەیە زۆر جار لەو قەیرانانە فاکتەری ئیقلیمی ڕۆڵ و فشاری خۆی دەکات احتیمالەوان لە ژێر کاریگەری ئەو فشارە ئیقلیمیە بە تایبەتیش دەوڵەتی تورکیا نەتوان ئەو ڕێککەوتنە سیاسیە بە زەقی و بە دیاری لەگەر پارتی کرێکارانی کوردستان بکەن کەواتە تورکیا ڕۆڵی ئەساسی دەبێت لە گەورەکردنی کێشەکان تورکیا کارکتەرێکی تێکدانی دۆخەکەیە نەک لەوێ هەر لە بادینان لە زاخۆوە بگرێت تا ئامێدی و تا برادۆست و تا قەندیل و بەو دوایە پەڕیوە بۆ زۆنی سەوزیش بۆ منتقەی شارباژێر و ماوەت و ئەوانە دەبینین لایەنێکی فاکتەری گرژی ناوچەکەیە بۆیە بەڕاستی دەبێت ئەم دەستوەردانە دەوڵەتی تورکیا سنوورێکی بۆ دابدرێ ئەمەش بۆ دەکرێت کە دەوڵەتی عراق بێتە سەرخەت پەرلەمانتارانی کورد لە بەغدا فشار بکەن بۆی دەوڵەتی عراق و خاوەن سیادەی خاچی عراق و هەرێمی شۆک و بەشێک لەو سیادەیە بێن ڕێگری و سنوورێک بۆ دەوڵەتی تورکیا دابنێن